بڵاوکردنەوەی دوو کتێبی شاعیر داستان بەرزانە. داستان بەرزان لاوێکی دەستڕنگجین لە بواری ژانری شعری ئەدەبیاتی کوردی وە هەوڵەکانی ئەو بۆ بەرەو پێشچوونی ئەم ئەدەبیاتی کوردە و وەکو ژانری شعرکاری لەسەرەکە شعرەکانی بە شێوازی هاوچەرخە نووسێت و لە بڵاوکردنەوەی هەردوو ئەو کتێبەی کە هەیەی کە دوو کتێبی شعرین فرۆشراوە ناگیرێتەوە میچەکە لە کتێبەکانیەوە لەگەڵ کتێبێکی تریشایەتی ئەمە هەردووشان ئەمێوارە بڵاوکراونەتەوە لە لایەن دوو شاعیرەوە کە یەکێکیان خات و کەژاڵ ئەحمەدە قسە و باس لە سەریان خوێندنەوە لەسەر کتێبەکانی کراوە بۆ ئەوەی زیاتر بەو بینەرانە بناسرێنێت کە بەشدارە بن لە مەراسیمی بڵاوبوونەوەی ئەم دوو نامیلکە شعری داستان بەرزانە. هەوڵەکانی ئەم لاوانە بەشێکن لە با بڵێن قسەکردن لە پرۆگرامی کورسات مەگەزین تا بتوان بە ئێوەی ئاشنا بکەین و خوێندنەوەی ئەم شعران و با بڵێن گرنگی پێدان بەم کتێبانە ئەرچی هەموو لایەکە و ئێوەی خوێنەریش گەر پێتان خۆش بێ ئەتوانن ئەو کتێبانە بخوێنەوە چ جای وەک سوودوەرگرتن لە شاعرەکان و وەکۆش کە خزمەت بکە بۆ نووسەرانەی کە بتایبەت لەم بوارەیە کارەکەن. باڵندەیەک هەبوو دڵی نەبوو فرۆشرا وەرناگیرێتەوە دوو کتێبی نێو دوو ژانری جیاوازی ئەدەبین و دوو ئەزمموی نوێی نووسەر داستان بەرزانن کە ئەمڕۆ پێنجشەممە 26 2020 کاتژمێر 5 پاژنی ڕۆ لە هۆڵی لقی سلێمانی شێتی نووسەرانی کورد بڵاوکرایەوە. لەم ڕێو ڕسمەیە هەردوو نووسەر ڕامیار مەحموود و کەژاڵ ئەحمەد دەربارەی کتێبەکە قسەیان کرد.